صراط الذين أنعمت عليهم. لا لقناح خوش بيا ربي كاك إن شاء الله خوا أوصل هردماري أو دجمنا أشكال دبي تورد بكرية توار لا لقناح حمو أو مليان خوش يا رب العالمين. بخوا برام كاكمين أو كابرا كسري لي درناكا كابرا شي أوندا أنتيكية هرتي بيدري هر عناد ذاته تسقيني كابرا حتى بري بتماحة برواتي بتنية لتماحة يعني أو قندي لسرتابو بكين إيش تعبي كمان هدريت سنية نكو يروج أم بيمو كاشكو مرة فرمو عاردم دايتي لو خد برو بسينا كاكا بكزراعتك بكجنم بكجو بس كابرا نازعم أمن سري دي درناكم أوي أمنش بزانم كاكمي نازعم والله هندش تي دي جرنو بغيبت نبيتن أمن نازعم أو كابرايا أمن سري دي درناكم أو زنازم تسيلي بكم أو نازعم تسيلي بكم أو ناوشي لخو نا صالح سمينوف بابي أقعد كيك ما مش باش عادش خون بالدمي باش عادش الدمي أمنش جي خويتي أمن دري مكو أو قد دي لستابو بكين هيش تعرف بيكما أيشيلي بيوه والله نازم خوي ببروفيسور دزاني لزراعته لنظام لتسوق قصي قورة دكاتنو دستو بيش عمل من دي هيك شيء تعذب لي بيرازي نبي أم بارسي دي بيرازي نبي باسي أوي دكا أو على أساس زور ساق لزراعة دزاني وناز عن مسو أو لا وإملاء وقصي قورة وحلق وبلقش دكاتن إيه وزولوسي أو لوسي وقارة بابا والله نازم بخوش نازم تسيلك بكم صالح سمينوف سنبت بختي والله حقر أو قندهي من دبو دبايا أو عقاري همو بكما يزرعات نسري جالبين نبن هذا ببسبوري خوب بخوب بناو بعضو لبسبوري زراعتها مشتش حتى دقعت بيتنيش أو من دبزاني صدقار أتورب نوري بتجارة وكاري خوايا لو متشيبو تساعي مرق الله يكري آخا الله لا تنزاني لا ت هاي مالي ناتاني كوري تشي درس كالبو سيسار فرقا دوت كان بتجارة إرادة خوايا سبكم بختكم قوايا دبا أو عادة من بايا أو آكارها أمن دمزاني وخوم دمزاني كو پروردي دكمو كو دسين ناو دجير مدي كما تباختو بزارو دارو دارستانك أول راو كري هردكوي يكون در إجر الصالح جار بختكن أو خايا بخت السلام عليكم. وعليكم السلام وكرات. ما صارت. يا الله خير شيرزان أو دارت الدويلة من. ما صارت. هو بام قلت لي مركان ما لو برتو. بري؟ بام قلت لي مركان ما لو برتو. أمن صالح سمينو بمركان لو برموا. حيث الصدق خابر باولي بي صالح أمن صالح سمينو فاش أوهمو ميش كي كوافرم كرديا لبسفوري زاناي لزرعات بيتري بمرتان لو ببرموا أمن صالح سمينوف أم الزوبر والله ما التمام ما أنكر ما صالح فارغ خذ وردي خو بلاش إيش كنا
ئەوها بەسالایی بڕۆ کورە هەتا پەڕووبایی تووشم نەکردی لێڕانەوە چ بڕە باشە باشە مامسەر باشە لەوە تووڕێ تۆ بەدبەختی ساڵە ود لێ هات ساڵح لە گوندی سەشت پێ بڕێوی دەبا بچم سەرشی لە عەڵای بدەم بزانم چی کردتەوە چی نەکردتەوە باشە ساڵح ئەوکە ئەو پارچە زەویەی بزووری بابە چه عیبیتی ئەتوو کرد لۆ ناکەیە زراعەت دە بۆ خۆت کوڕە کوڕی بابم هەنەبی لۆ خۆت دەکەیە زراعەت دەکەیە شتێک ئەو مارومەدارە پێ بخێبکە کاچی خۆم ئەمن ساڵا سەمینۆف لۆ بستە عادەکی خۆمان دیکەم هەوڵا باژم جێبدێ خەرک خواخواتی علمی زراعەت و بەیتەریەی لە برات فێربی تێدەگەی لۆ ساڵح لۆ بستەعادە کوڕی بابم لۆ پازدە دۆنم ئارد ئەتو درایتە تو ئەگەر لە خۆت ڕادەبینی لە پازدە دۆنمی چت پێ نەکرد لە بستە شت پێ ناکرێت باوە لێبێ خولە پیزەی زمانی خۆت دەهەرگرەوە ئەتوو لە کۆر خوڵە پیزە و میزان گەڕێ باشە ئەمن یەک سوال لێ دەکەم کوڕ خۆم باشە ئەدی ئەو خەڵکە لەو ئاوایە چی هەیە لەو ئاردی هەنجی تو زیاتر هەیە ئەو پارچە ئاردەکەت وەرگرتێ بە خۆ دەبڕ بکەتێک ساڵح باوەت لێبێ بە ئاخیری عمری وەت لێ هات چاوت لە دەستی عالەمێبی لۆ یەک بست ئاردی بەخوای ساڵح برێ ئەتوو لە هەنجەتان دەگەڕێ با قسەکت پێ برێم برێ برێ وتی کابراەک نەی دەزانی شایی بکات دێگوە ئاردەکە خوارە ئەمما ئەمن باش تەشکل بە کوڕە خۆ برێم برێ ئەتوو ئاردت دەوێ وەنیا چم دەوێت کاک ئەها دە زۆر چاکە مادەمەیە ئەوجا ئەمێن کاغەزەکرد لە بۆ دەنووسم لە بۆ شێخوا حەمەدی ئەلەو گوندەی لە تەنیشتە مەنە بڕۆ کنەوی ئاردەکی زۆر و زەبەندیان هەیە خەرچیشی کەمە ئەوجا لۆ خۆت لەوێن دەرێت چەندت دەوێت دەداتێ لە خۆت ئاردەکە باشەوە زۆر چاکە مەمنونتم دە زۆر چاکە ئەمە کاغەزەکە لۆ دەنووسم بڕۆ کچ شێخوا حەمەد زۆر چاک باش ئەوەی مەرامت بوو ساڵح جێبەجێ بوو ئەوە دەچمەکەن شێخوا حەمەدی گوندی بەشی خوا دەکا لەوێندەر بمە شێخوای گوندی و حەمەدی لەوێندەر وە دەرنێم والله دي سنة سالي كده والله یاسین سنما لەگە ئەو کابرای نەکەی عارد عاردماندایە
ئاردەکی زۆر و زەبەرە کاکە کۆتمان سدەوێت دەکەین برا ئەوی ئەمن تێ بفکرم بە مەزەندەی خۆم ئەو کابرایە ئیشێ نەبوو ئەوە یەک کابرایەکی خواهرچێش بوو ئیش و کاری نەبوو ڕۆژە حتا ئەوارە فیت و هۆر لەو کۆرانی لە ئەو کۆرانی دەگەڕا سەمینۆفی بەشانی خۆ بە دەستی خۆوەگرتێت دوو فیشەکی سروچشی پێەیە ئەتۆرە زەلام لەو عمرێ ئەمن نەمدیت هەموو خۆر و باش خۆی کوتای شێر و ناپرینجی لێکردیە بەس ئەگەر ئەمن ئەو کابرایە ناسیبی یاسین ئەو کابرا زۆر تەماحچی بوو ئەوەندە بە تەماح بوو ئەوەندە بە تەماح بوو ئاخیریش خۆی لەسەر تەماحی دادەنێ ئەوە کاغەزە شملۆ نووسیە ڕەوانی کرد چێخوا حەمەدم کردیە ئەو جەبزانە لەوێن دەرە بزان داخۆ چی بەسەردی بەس ئەمن دەزانم باوڕت بۆ خدایەوی ئەوە ئەمن و تۆ لێرە دانیشتنی ئەو ڕوو ئەو کابرا لەسەر ئەو تەماحەیەی دەفەوتێ ئیشەشی باش کرد لێخەو کردەوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بي. ضابط يا ربي. أنا هو قندي شيخ أحمد يا. بلي. ما شاء الله ما أديهم. ما لي أنا بشان هذه. أولا عليك وين بسوري وعليك وين بسوري وما لي وين الأول. عليك بالخير. عليك بالخير بسوري و. ما لي وين. خلاص. صرت ساف. یاخۆ بەخێر بێ سەرچاوان هەل لێوێ هەتا ئێرە کاکە لێ خەرشی ئەو ناوەژنی ناوەڵە شيخ أحمد. خەرچی ئەو گوندەی نیوە. هیداکم زۆر مادی بە. ماندی دیاری لە حەسێ ئینشاڵڵا ئەمە لە خزمەتین کاکە شەکر بەمەوی ئەمە لە خزمەتین گەلێک بەخێر بێ سەرچاوان ئەوە لەکن شيخ وڵای حاجمە. ئێ زۆر سەلامیشی لێ دەکرد. سەلامی خوای لە پێغەمبەری خوای بی لە توی بی لەویش بی. ئەو کاغەزەشی ناردیە دەستنووسی خۆچی بەخۆی لۆمی ناردیە بەخۆی لۆچی ناردیە و ئەوەی ئەمە مەراممە هەمووی لۆتو لەو کاغەزەی نووسیە. بەتەماخۆ ئەوەی ئەمەش پێمان بکرێت تەخسیر لۆ ناکەی ناوت بەخێر ناوم ساڵح سەمینۆف مەشهور. ساڵح سەمینۆف. بەری ساڵح سەمینۆف. ساڵح سەمینۆف. بەرێ ئەوە بەخۆم ساڵان بەس نازناوەکەم ئەگەتا نەرێ سەمینۆف کەس نازانی هەزار ساڵە هەیە. بەرێ خێر بکە ساڵح. باشە لەوێ ئەردیان نەبوو بدەنێ کاک ساڵح ئەردیان نەبوو بە خودای شت پێ بێ ئەمە ئاردەکە وەها نەبوو یعنی درێ من بەو ئاردانە ئاوێ ناخواتەوە یعنی کو جێ باش نەبوو جێ باش نەبوو کەم بوو کەم لۆتو چەندت ئەردەوێ بە خودای ئەمە چەند زۆربی لەکنمە هەرکەوە ئەوها ئەرێ بەخوای واللهی کاکە ساڵح ئەمە لێرە
ئەوەیە کەمان ئەردەچی باش بەبەرۆیە بەێ ئەگەر لە خۆڕابینی ئەمە تەقسیری لۆ ناکەین بەخێ بە سەر چاواگە بەمە ڕازی والله ئەمن مەمنونی هەموو کاکاسا چت گۆ بەێ وەنیە ئەرێوەڵەگە ڕازی بێمە تەقسیر لۆ ناکەین عادەکە یعنی چەند دەبی باخرێت ئەتو ئیسراحەت بکە ئەوشە لێ پاردەوە هێدە باش. بزان کو دەبی ساحب سوبێن ئینشاءالله دەبی خۆم لێ بکەوی لە خۆشیار ئەتو غەمنانەوە ئینشاءالله ئەوەی مەرامتە ئەوەی کە دەری لەو کاغەزی وستا هەموو لۆ جێبەجێ ئینشاءالله وڵڵهی مادیمە ئەو ئێستا بامە چییە هیچ دوای کۆ چ دەوێ باش ئیشت پێمە ئەوزە کاکۆچی پێم گوتی ئێ باش ئەو یەک دوڕژەی پاردە و ئیسراحەت بکە تا دێوە سەرخۆ مارد سبەی ئینشاءالله مارد سبەی ئینشاءالله بەم ئاکاری بەکەی خۆ چێ دەربدرا باوزاو نیشانەوە دەبشتێ باشە سۆران کوڕ ئەتو مەجدی ئەو کابرای هەوا دەچێن بە غەرەز چی کوڕی من ماما ئەو کابرا بوو وەخت خۆی لە بامیدا کوزان خواواقا هەڵ ئەو بوو ئەو کابرا بوو سەری کەوت کوترا بوو ئەو ئەوانەی بڕە کوترا بوو ئێرەی ئەو تفەنگەش پێ بوو تفەنگەش ئەوها هەنجێش قاش پێوە نەبوو سۆران ڕاز دەکەی بابە ئەو سەری کە پڕ کوترایە بوو هەموو دەرەی کوتیتیان نازانم یعنی ئەتو باش دیدی ئەو وەختی ئەوان هەموو دیت بە چای خۆت ماما تاکیت ئەو کابرا بوو هەو بوو ئەو کابرا بوو وەخت خۆی لە بامیدا ئەم واوە بیرم دێ سۆران جیان غەمت نەبی تۆرێ بابت دەکەمەوە بزانی و کورد دەرێت دژمی خۆت چەکلای بخەیشێنە ئەو کابراکی تەماحکارە دیارە لە قسەکانی شێخ ئەولای ڕادیارە کە لەو کاغەزی لۆمی ناردیە ئەمن دەزانم کو تۆرەی بابت دەکەمە کوڕیم بەس بە ئەمیش بڕێک لە ئیشەکەی بپێچمەوە باوەکەی با غەمت نەبی بابی من هەستەوە دەستە وابزانم ڕۆژوا بەرەبەرە هەردێ صالح بە حەیاتی ئەو هەلۆتەر نەکەتیا لۆشت هەر ناکەوی وەچی ئەو جارە وەدەکەم هەر بە خۆم بیدمە پیاوی ئەو کوندەی چێخوا چێە چێخواش دەرەکەم بەس بەوشەتی ساڵح دەبیست چێخوا هەمەت پەشیمان دەبیتەوە لە قسەکەی ئەوە بوو هاتت بتاتێ ئەو بەدەست چێ دەکەوی ئەو نەوە پیاوانێکی وێنینە لە قسەی خۆیان پەشیمان ببنەوە ئینشاءالله ئیسراحەتت کرد کاک ساڵح خواست هەندە بداتێ دەداتە توش ئینشاءالله دەست دەداتە زیاتریش تاقم کرد بەجێت پێم برێ دامی سبێنیش ئەو هێلکە ڕوونە بە تاپا ئەدێ ئەلوە تو کەرەکەی لۆ نادەێت هەرمیشکەکەش دەدری بوو مەمنونم بە خودای ئەنا تو پارو تازەکەتە ڕوونی لێرە لا لەخوای بەزیادی ئینشاڵڵا وزارەخوا بەسەری کردبەوە تو ساڵ چێت پێ دەرێن ساڵا سەمینۆف یعنی هەر بە سیمنۆفەکەت ناسایی ئەوە شانازی بۆ دەکەم بەرێ بەس کاک ساڵح ئەوە لۆ قایشی پیوە نییە شێخوا حەمەد قایش دەستوەکەنی پێ لێ دەکرا قایش ڕی لێ دەکردم ئەوجا ئەتووە پێ بەرێ ئەوە لە کەنجەوە قاشە لێ کرد ئەوە گەلە نەبێشە ئێمێژان چەند دەبی ئەوە هەزار سەرا و دەراوی دیتە
دوازە ساردی ئەدی وە برێم سێزە ساریش دەبی کەتت پێ کردیەوە نیە واللهی ئەوزەوە علم لەکەم خوایەوە ئینشاءڵڵا تووشی هیچ ناوی هێنانە ئینشاءڵڵا ئەدی ئەوە ئەو دەست و پلانەتەوە دەرێ وەختی خۆشت تەزبیح ناتکاتەوە ئەو چیەوە جێبرینە جێ چیەوە کوتانە ئەوە ما بە هاوەندە کوترایەوە ئەو دەستی هێشتەوە ئەو دەزانیت لەسەر ئەو کوتانانە چەند مشەقەتی و سەرە دەروبینە و سەردەم دیتیا فرت زاحیر ئەو زمانی ئەو هابکاکە ئەم درداریم دەکرد و ئەولاد دەکرد ئەو زەوە ناوی کارمامزەکەی ئەو ناوی کارمامزەکەی لە سەرکی ئەو لێش چۆ بڕقیسە لە مێژانە دیارە مێژە ئەو ڕوویەوە وایە لە باش یاخۆ بەخێر خودافتیارە یاخۆ بەخێر سەرچاوە ئەو زەمە زانست دەکەن ئێستا کاکە بەرێ ئەمێن ساڵە بەرێ عەردت دەدەمێ بەردووزە بە کەیفی تو بەس ئەمە لێرە شەرتێکمان هەیە بەرێ لێرە پیاوی خۆمان دەجەڕبێنی لۆ ئەو بزانین مستەحەقی ئەو عەردەی یان نا تەحەمولت هەیە توانات هەیە چەند مەیدان چەند دەبڕی هەمکە دەچینە سەر تخویبی دەست دەدێ ئەو سیمینۆفت بەر بەخۆ سارە سیمینۆفی بەرێ بەرێ بڕۆ بڕۆ حتا چاو حکم دەکە هەر چەند پێت دەکرێت بڕۆ لە چێن دەرێ سیمینۆفی خۆت دانا حتا وێن دەرێ ئەو ئەردەلۆ تۆ بیاژە و گردن خۆش و ئازادی تۆ ئەو قسانە دەکەیت و بەڕاستە مجدم و بەڕاستیمە و خلاف تێدا نیە یعنی هەرچەند بڕۆم هەرچەند بڕۆم هەرچەند بڕۆم ئەو عەردە ئی منە وای دەکرد حتا بن چیارمەلەکان دەچوی خۆ پەشیمان ناوێەوە نانە ئەمە لێرە ئەمە ئەرماگەلک زۆرە ئەمە خواخوامانەیە کەچی وەچ تو کاک ئەو نانووسی دەری ئەوە دەری سپۆرم و لە هەموو شتێکی دەزانم لە هەموو شتێکی خۆ پەشیمان نانات وادی پیاوانەوە بەس بە شەرتێک تو کە دەڕۆی لێرە نە ئاوی دەبەی ئاوی نابێت خۆ ئەوە یەک لە پاشان ڕۆژ نێجی ڕۆژ ئاوابی بگەڕێەوە بە دەزانم حەزم لە عادێ زۆر دەڕێ پێدەچی پێدەچی کاکە پێدەچی سار وەڵڵاهی نازانم لە خۆشیان نارە هیچ مەکە پێش ڕۆژ ئاو ببی ئەتو دەگەڕێەوە ئاو ئەو هەر ئاوێش نەخۆم هەرچێم لێنیا وە نییە یەک مانگ ئاو ئەلێرە بستە خوارێت نەستە خوارێت فەکت پێ ناکەوێت هەر تەقەی سرم دی دەوزە ئەمە ئەوەمان دەوێ و گازان دەشمان لێ نەکەون و پێرا و سەرچاوان و سەرسەران لەوێ حتا ئێرە لەگەر چێخۆ ئەولاش ئەمن گازانەی لەسەر نابن خەسویان گوتم نەکو درد بێشی بەرێ ئەمە کودرم لە تو دێشی ئەتو دەزانی چ لۆ من کرد ئەمن ئەجی لۆڕم لە تو کرد یاخۆ هەر گەیشتە جێ خۆت ئەمن ئەری وەڵڵا ئەوجا ئەمن بەخێر کەینێ بڕۆم لۆ خۆم ئەمە ئێستا دەچینە دەرێ ئەوە مەحەلیتی ئێستا دەچین هەردەکە کو ئاقارەکەت کو نەبی بە کەیفی تۆ بە قوربانە ئەو جەمەدانێنم ئەسعادی لەگەڵ خۆما دەوێت لەگە یەک دوو برادەری ئاوایی وەڵانی شاهد بن و کۆ دەچینە دوێن سۆران دەنێرم باشە ئەو جا بنەوە دەچم خۆ حازر دەکەم ئەتوش ئەمکە دەچی باشە 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 دانیش ئەزێن بە خۆ دانیش سۆران وەرە بڕۆ مامەد ئەسعەد و بای زوانە گاسکە با بنەیشی پێ لێدە ساڵح لێدە ساڵح بەسەریت بوو هاتت بوو کورە گوندەکەشت بوو کورە ژنەکت دەبی کورە دوود دەبی ساڵح کورە سێت دەبی ساڵح کورە پارودکەتە نەک ناوڕوونی ناوکەرەی ئەو جارە بزانە بخۆ ساڵح بەرێ ئەمێن لە قسە خۆم پەژیمان نەبووین بەس لە چێکی پەژیمان بوومەوە دوونێ گوتم لۆ لای مەلەکان دەنێرم بەس کاک حوسێن و کاک مەغدید و کاک ئەسعەد و بای زوان هەموو دەرێن مان شێخە ئەو لای عەردی باشترە مادی بنەم لۆ بڕوە عەردی باشە دێ عەردی باشم دێ عەردی بۆ بەرەکەتم دێ ئەدی ئەو لای باراش زۆرتە دەیگرتەوە ئەوم دێ قوربانەوە ئێستا نای خوای لێ دەینی ئینشاءالله ئەوە ئەمە لێرە بە شاهدی ئەوەندەی ئینشاءالله ئەتوو بە خۆت و بە سیمینۆفەکەت ساڵح سیمینۆف پێ دەوێت ساڵح سەمینۆف بەێ ڕاست بڕۆ هەر چەندە ڕۆی بڕۆ حتا بناری قەرە سووری ئەوە دەستوری مکەڕەمی چێن دەرێ ئەتوو سیمینۆفەکەت لێدانە ئەو عەرە هەولۆت بۆ شاید بوو کورە جەماعەت ناتوغە من نەبێ ئەوە کێخواتان ئەو هادرێ ئەمن دەڕۆ هەر دەڕۆ مادە ئەو دەرێ هەتا
بڕۆی خوا هەردەگری بڕۆ ئەولۆت و ئەمن دەڕۆم ئەو زەوچی گوتم ڕۆژ ئاوانە بی بێ دێمەوە دەبڕ بەس ئەو ناخوای لێ بنی بسم الله لێ جەماعەت دوعای خێرم لێ بکە تاقم نانە دێ انشاءالله خواحافیز دەبڕ خوا حافیز دی لێدە ساڵح لێدا ئەودا ئەمن ئەو ئادەمدا کورە هەدەڕەوە کورە هەدەڕەوە کورە هەدەڕەوە حتا درم ئاوێ دەخواتەوە کورە ئەمن ئەوەندە بەستە عادۆکەکەم لۆ چی ئەوەی ئەوڵادەی گوت لێدە ساڵە لێدە سارا سەبینم يعني كأودي هاتي وعادي توا كرو الله بخوني جاتا شنو جاتا خوني لا قرآن ليدا بابرو تێنیتە کورنانا کرۆمەنە و فرسەتەی کورە قسە خۆ دەدەم کورە مادی بوونی چی هەی لە منە نەکەی سارە کورە پێهینە ئەو عادە بەدە شوێ دەکەی